باوکی ڕێباز فەرموو قوربان. بەڵێ کاک ڕێباز گیان فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك ڕێبازی خۆشەویست. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاوی خوا لە جەنابیشتان بێ. والله مامۆستاگیان نوێژی دەستنوێژ ئەتوانیت هەر کاتێک دەستنوێژت کرد نوێژی دەستنوێژ بکەی ئەمە یەک لە پرسیارەکانمە مەبەستە مەسەلەن نیوە ڕۆ ئێوارە ئیشا هەر کاتێ دەستنوێژت کرد ئەتوانی دوورکات نوێژی سونەتی دەستنوێژ بکەی ئەگەر بکرێ ڕوونکردنەوەیکیش لەسەر ئەوە بۆ ئێمە بدەی پێش فەرزەکان مەسەلەن پێنج نوێژەکە پێنج فەرزەکان چەند ڕکات نوێژ هەیە لە دوای فەرزەکانی چەند ڕکات نوێژی سونەت هەیە و نوێژی چاشتەنگایش بە ڕۆژ لە چی کاتێکا بکرێت باشە وە شەو نوێژش مەمنونی جەناب دەبم ڕوونکردنەوە لەسەروانە بدەی خاڵ بە خاڵ چاو ماچەکەم و خوای گەورە جەزای خێرت بداتەوە و سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. کاکە ڕێباز خۆشەویست. کاکە ڕێباز فەرمووی سونەتی دەستنوێژ هەر وەختێ بیکەی. بەڵێ هەر وەختێ دەستنوێژت هەڵگر خۆت وشک مەکەوە دوورکە سونەتی دەستنوێژ بکە هەر وەختێک بێ. باسی نوێژەکانی پێش نوێژی فەرز و دوای نوێژی فەرزمان کرد بێستون هەر وەختی خۆر هەڵات ڕمێک لەسەر شاغ بەرز بۆەوە واتە تەواو خۆکە هاتە دەرەوە لەسەر شاغ بەرز بۆەوە ئەوە نوێژی چێشتەنگا دەکرێت. باشترین نوێژی چێشتەنگا ئەوەیە لە دەوری سەعات 9دا واتە تەواو دنیا گەرم ببێ عەرزەکە گەرم ببێ کە لە عەرەبستانە پێی وتراوە تەواو خۆڵەکە قاچی وشتری ئازارداوە لە گەرمیدا ئالەو کاتانەدا سونەت وایە لە دەوری سەعات 9دا وەختی نوێژی چێشتەنگاوە بەڕاستی زۆر کاتەکەی ئەیناگەر خۆر بەرز بۆ لەسەر شاغ نوێژی چێشتەنگا دەست پێ دەکات شەو نوێژ دەست پێ دەکات. بە سەڵاتی تەهەجود کاکە ڕێباز ئەوەیە سەڵاتی تەهەجود کە شەو نوێژی هەری گەورەیە بخەوی بدەوری نیو سەعات پێش نوێژی چارەجێک پێش نوێژی بەیانی هەستیەوە ئەنجە بۆی نەخەوێ نوێژی بەیانەکەشت بە جەماعەت نەفەوتێ بچێ مزگەوتیان لە ماڵی لە کاتی خۆیان بیکەی ئەوە باشترین کاتی شەو نوێژە کۆتایی شەو پێش نوێژی بەیانی. بەڵام لە دوای نوێژی ئیشاوە ئەتوانی ناوی شەو نوێژی لێبێنی بەڵام سەڵات و تەهەجود شەو نوێژی هەرە گەورە ئەوەیە بخەوی و جارشکە لە دوای خەواستەوە بۆ شەو نوێژەکەات.